سڵاوتان لەبێت و بەیانیتان باش بینەران و بیستەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن بە هیوای ڕۆژێکی باش دەست پێ بکەن. ئەمڕۆژ من و سۆڤانی هاوکارم لەگەڵتانە بین بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی بەیان 24. سڵاو لەبێ سۆڤان. سڵاو لە تۆش هاژا، سڵاو لە بینەر و بیسەرەکانمان لە هەر کوێیەکەن هیوای باشیتان بۆ ئەخوازین. بێگومان هیوای باشی هەمیشە ئەخوازرێت، بەڵام ئەمە ئیتر دنیاە و پڕە لە ڕووداوی جۆرا و جۆر. ئێمە لێرەوە لە پرۆگرامی بەیانی 24ەوە پرسە و سەرخۆشی خۆمان بۆ خانەوادەی ئەو قوربانیانەی کە شەوی ڕابردوو لە ناو یەکێک لە باڵەخانەکانی سۆران کە لەسەر ڕێگەی سۆران چۆمانە بەهۆی ئاگرکەوتنەوەی کە نازانرێت تاوەکو ئێستا هۆکارەکەی چی بووە. 14 کەس گیانی لەدەستا و چەند کەسێکیش بریندارە. هیوای زوو چاکبوونەوە بۆ قوربانیانە خوازین و هەروەها خەمی خۆشمان بۆ ئەو خانەوادەی ئەو 14 قوربانیە دەردەبڕین. بەڵێ هاژە ئەم ڕووداوە ڕووداوێکی کارەساتبارە. سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان داوای بە دوواچوونێکی زۆر خێرا بە پەلەی کردووە بۆ بزانن هۆکارەکە چیە و لیژنەیەکیش پێک بهێنرێت. بەڵێ باڵەخانەیەکی نیشتەجێبوونە کە ئاگرەکەی تیاکەوتۆتەوە. بەشێک لەو کەسانی کە قوتابین بۆ دکتۆرا و ماستەرە خوێنن لێرەدا کۆبوونەتەوە ژیانیان تیادا کردووە. کارەساتەکە تا بڵێ ناخۆش و جەرگ بڕە بەداخەوە هەموو ساڵێک چەندین ڕووداوی لەم شێوەیە کە بەسەر کوردستان دێت کە زۆر جاریش ئیتر بە هەر هۆکارێکی دیکە بێ کورد لە هیچ شتێک بێ خەم نابێ، لە هیچ ڕووداوێکیش بێبەش نابێ بەداخەوە. بەڵێ لەگەڵتانە بین بێگومان زانیاریش وەرئەگرین، چونکە تاو شوێنەی کە بتوانین پەیوەندی دروستکەین لەگەڵ هاوکارانمان لەوێ ئەوە دوای زانیاریش لەوان وەرەگرین. دەچینە ناو پرۆگرام و لە بابەتەکانی پرۆگرام ناونیشانتان پێدەین بزانین ئەمڕۆ پرۆگرامی بەیانی 24 چی تێدا ئامادەیە. ژمارەیەک چالاکوانی بواری خێزان و ئافرەتان با بۆنەی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی لە کەرکووک خەڵات کران. پێشەنگایەکی فۆتۆگرافی لە بانەی ڕۆژهەڵاتی کوردستان کرایەوە. داهاتەکەی تەرخان دەکرێت بۆ کڕینی پێداویستی بۆ قوتابخانەکانی شارەکە. هاوڵاتیانی گوندێکی سنووری ئاکرێ بە ڕێگەیەکی جیاواز ڕۆنی زەیتون بەرهەم دەهێنن. بەڵێ سەرۆکوەزیران مەسرور بارزانی هەروەکو لە سەرەتاش ئاماژەمان پێکرد داوای ئەوەی کردووە کە بەدواچوون بۆ هۆکارەکانی کارەساتیە و ئاگرکەوتنەوەی سۆران بکرێت. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەدواداچوونی ڕووداوی دڵتەزێنی ئاگرکەوتنەوەی باڵەخانەیەک لە سۆران لە ڕێی تەلەفۆنەوە پەیوەندی بە هەڵگورت نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران کرد. سەرۆکی حکوومەت وێڕای دەربڕینی پرسە و سەرخۆشی و هاوخەمی قوڵی خۆی لەگەڵ بنەماڵە و کە سوکاری قوربانیان سەرپەرشتیاری ئیداری سۆران و دامەزراوە پەیوەندیدارەکانی حکوومەتی ڕاستپارت کە هەرچی پەیوەستە بۆ هاوکاری و بەهاناوەچوونی لێ قاوماوانی ڕووداوەکە بیکەن. جا سەرۆکی حکوومەت هەروەها ڕایسپاردووە کە لێکۆڵینەوەی ورد و زۆر جددی لەبارەی هۆکاری ڕوودانی ئەو کارەساتە بکەن و بەدواچوونیش بۆ ڕێکارەکانی سەلامەتی لە باڵەخانە و شوێنی گشتی و هەروەها تایبەتەکان بکرێت. بەداخەوە ئەو ڕووداوێکی دڵتەزێنە. ژمارە و قوربانیانش کە گیانیان لە دەستداوە 5 گیان خەڵکی ڕۆژ ئاوای کوردستانن وەوانی دیکەش خەڵکی هەرێمی کوردستانن. بۆیە تا درەنگانی شەوی ڕابردوو تیمەکانی فریاگوزاری سەرقاڵی دەرهێنانی قوربانیەکان بوون لە باڵەخانەکە. سەرۆکی زانکۆی سۆران ڕایگەیان کە ئەو باڵەخانی لە سۆران ئاگری لێکەوتۆتەوە بە شەناوخۆی زانکۆکان نەبووە، بەڵکو بەشێک لە مامۆستایان و قوتابیانی خوێندنی باڵا خۆیان گرتوویانە بە و لەوێ نیشتەجێ بوون. ئەوە 3 ساڵە ئێمە وەکو بە شەناوخۆی بەکرێمان نەگرتووە لەبەر ئەوەی ئەوەکانی تەندروستی جێبەجێ نەکردووە، بەڵام هەندێک لە مامۆستاکانی ئێمە هەندێک لە قوتابیانی خوێندنی باڵا لەوێ شوقیان بخۆیان گرتووە. بەداخەوە یەک لە مامۆستاکانی خۆمان پرۆفسۆری کاریدەرە لە کۆلێجی یاسا وەفاتی کردووە لەگەڵ مامۆستا ئیلهام دکتۆر ئیلهام
هەروە یەک لە قوتابیانی خوێندنی باڵا لە خۆی و هاوسەرێکی خۆی قوتابی خوێندنی باڵا بووە لە بەشی عەرەبی و هەروە دەرچوویەکیشمان کە دکتۆرە ئەویش وەفاتی کرد بەداخەوە هەتا ئێستا ئامارەمان پێگەشتووە بەڵام وەکو گوتم ئەوە هیچ پەیوەندێکی بە زانکۆی سۆرانەوە نەبووە ئەوە بەشی ناخۆی زانکۆی سۆران نەبووە قوتابی تێدا نەبووە تەنها مامۆستاکان لەوێ بخوان شوقیان گرتووە. یونس قادر بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران لەم بارەیەوە ڕایگەیاندووە کە قوربانیانی ڕووداوەکە بەهۆی دووکەڵەوە خنکاون و هیچیشیان بەهۆی ئاگرەکە نەبووە کە بڵێ جستەیان سوتابێت نەخێر تەنیا بەهۆی دووکەڵی ئاگرەکەەوە بووە کە تووشی خنکانی کردوون و گیانیان لەدەستداوە. و بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆرانیش ئاماژەی بۆش داوە کە لەم ڕۆدەست بە لێکۆڵینەوەیەکی وردەکەن تا هۆکاری ئاگرکەوتنەوەکە ئاشکرا بکەن. لە سەرکە ساتی یەکەم تیمەکانی مە زیاتر بە 6 تیمەوە مە مشارەکەمان کرد و چەندین کەسمان ڕزگار کرد لەو ڕووداوە و ئەوانی زۆر بەشیان بە هۆکاری دووکەڵ خنکاون هیچیان نەسوتاون و سەبارەت بە هۆکارەکەش ئێستا زوو ئەمە ئەعلانی هۆکارەکەی بکەین ئینشاءالله لە بەیانیەوە دەست بە لێکۆڵینەوەیەکی ورد دەکەین لە هۆکاری سوتانەوە. بەڵێ هەروەک لە سەرەتا ئاماژەمان پێدا ئەوانەی کە زانیاریانی کە باسمان کرد و زانیاریان بوون کە تا ئەو ساتە بە ئێمە گەیشتون بەڵام ئێستا هاوکارانی ئێمە لە سۆران ئامادەن ورترین زانیاری و دواترین زانیاریمان پێدەن کە لەسەر فەرمانی سەرۆکوەزیران وێڕای دەربڕینی پرسە و سەرخۆشی بۆ خانەوادە و کەس و کاری قوربانیان و خواستی هیوای چاکبوونەوەش بۆ بریندارەکان وەزیری ناوخۆ ئەم با بڵێن لیژنەی خوارەوەیان ڕاستپاردووە بۆ لێکۆڵینەوە لە هۆکاری ڕووداوی کارەساتباری ئاگرکەوتنەوەکە لە باڵەخانەیەک لە سنتەری ئیدارەی سربەخۆی سۆران. ڕووداوەکە یاخ بڵێن کە ڕۆژی 8 کانونی یەکەمی 2023 ڕوویدا لیژنەکە ڕاست پێدران کە بە زووترین کات دەست بەکار بن و لێکۆڵینەوە بکەن لە هۆکارەکانی ڕووداوەکە و مەرجەکانی سەلامەتی لە باڵەخانەکەدا تا بزان تا چەند پەیڕەو کراوە و لایەنی کەم تەرخەمیش دەستنیشان بکەن. بەڵێ هەروەک ئاماژەمان پێکرد دەمانەوێت گفتوگۆ لەگەڵ هاوکارمان تەیفور محەممەد بکەین ئەو لە سۆرانە و زانیاری زیاتری لەلایە سەبارەت بۆ ڕووداوی کە شەوی ڕابردوو ڕوویداوە و ئەوەی کە ئیزانین 14 کەس تاوکۆسە گیانیان لە دەستا و ژمارەێکیش بریندار هەیە. سۆران لەگەڵەوەی کە ئەو هاوڵاتیانی کە لە سۆرانن خەڵکی سۆرانن بەو لەژێر ئەو ناونیشانە ئێمە هاوخەمی خۆمان بۆ خەڵکی سۆران بۆ خەڵکی یاریمی کوردستان دەرەبڕین بۆ تۆش ڕەنگە ناسیا و ڕەفیق و برادری ئێوەشی تێدا بێ دەینە لای تۆ بزانین ورترین زانیاریەکان ئێستا چین بریندارەکان دۆخیان چۆنە ئەوانی کە ماون. سۆڤان ئاژە سڵاوتان لێبێت دیارە شەوی ڕابردوو لە دوای کاتژمێری 8 ئاگری لەو باڵەخانەیە کەوتەوە کە ئێستا لە زوونی کامێرەی کوردستان 24 دەردەکەوێت و ئێمە وەکو تیمی کوردستان 24 یەکەم تیمی میدیایی بنگەیشتینە ئێرە و دەستمان بە ڕووماڵ وە گواستنەوەی سات بە ساتی دۆخەکە کرد لەگەڵ گەیشتنی ئێمە کە ئێمەهاتین تیمەکانی بەرگری شارستانی گەیشت بوون و لە دوای ئێمەش دەستگا ئەمنیەکان و تیمی تەندروستی و پۆلیسی هاتوچۆ هەموو ئەو دەستگایانێک کە پەیوەنددارن تەنانەت بەشێک لە هاوڵاتیانیش کۆمەکیان گەیاند کە بریتی بوون لە تانکەری ئاو ئەوانیش گەیشتن و بەڕێوەبەتی دابشکردنی کارەبای سۆران بەڕێوەبەتی ئاوی سۆران ئەوانیش بە تیمەکانی خۆیان گەیشتنە شوێنی ڕووداوەکە بۆ نمونە ئەوان ئامێری بەرزکەرەوەیان هێنا بەگشتی ئەوەی کە ئێمە بینیمان هەم بە چاوی خۆمان وەکو شایەت حاڵ و هەم وەکو زوومی کامیرا بۆ ئێمەش دۆخێکی زۆر قڕز بوو بەڵام ببوو بەو پێکە لە بەرچاوی ئێمە بەرکەوتەکانیان دەهێنا دەرەوە و دەمازانی بەشێک لەوانە بەداخەوە گیانیان لە دەستداوە بەڵام ئارچۆنێک بێ ئێمە وەک بنەمای کاری میدیایی هەوڵماندا بەرگە بگرین و لە کاتژمێر 8 و 30 خولەک دەستمان بە ڕووماڵی گواستنەوەی ئەو حاڵەتەکە کرد تا گەیشتە کاتژمێری 1 شەو بەداخەوە 2021 کەس گەیەندرایە بەشی فریاکەوتن لە نەخۆشخانەی ئاشتی کە دوایەوەی ئاگرەکە لێرە کۆنتترۆل کرا ئێمە چوینە نەخۆشخانەی ئاشتی و بەشی فریاکەوتن لەوێ 21 کەس لەوێ
گواسترابوون ئەوێ لەو 21 کەسە بەداخەوە 14 کەسیان گیانیان لە دەستدا بوو و بەشێکیان هەر نەگواسترابوونەوە بەڵکو هەر لێرە چارەسەریان بۆ کرا بۆ نمونە 6 حاڵەت یاخود 6 کارمەندی بەرگری شارستانی سۆرانیش تووشی تەنگە نەفەسی بوون ئەوەی کە ئێمە بینیمان خۆی تراژیدیایەک بوو و لە نێو قوربانیەکانیشدا بێگومان خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان هەیە خەڵکی ڕۆژئاوای کوردستان هەیە خەڵکی عەرەب هەیە و خەڵکی هەرێمی کوردستان و ئیداری سەربەخۆی سۆرانیش هەیە کە بەشێک لەوانە ناسیاو و خەڵکی دەڤەرەکەی ئێمەشن بۆ ئێمەش زۆر قڕس بوو بەڵام هەر چۆنێک بێ توانیمان ڕووماڵی سات بە ساتی ڕووداوەکان بکەین و هەر لە دەستپێکی ڕووداوەکەش سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ هاتە سەرهێڵ و پەیوەندی کرد بە سەرپەرشتیاری ئیداری سەربەخۆی سۆران لەگەڵەوەی کە سەرجەم بەرپرسانی ئیداری و ژمارەی زۆر لە بەرپرسانی پارتی دموکراتی کوردستانیش لێرە بوون بۆ نمونە بەرپرسی لقیدەی پارتی و بەرپرسی لقی 26 گوڵانی پارتی هەمویان لێرە بوون و هاوڵاتیەکی زۆر لێرە بوو بە هەموو لایەکەوە توانیان کە کۆنتترۆلی ئاگرەکە بکەن و بەرکەوتەکان بگوازنەوە و لەگەڵ ئەوەشدا هەرزوو بەڵێ تەیفور تۆ مادەم لەوێ بوویت لە نزیکەوە ئێستا ئەو باڵەخانێت بینیوە ئەوە لە چەند نهۆم پێک هاتووە قادرمەی هەیە بۆ دەرەوە یاخود ئەو قادرمەی بۆ دروست کراوە لە کاتی ئاگرکەوتنەوەیە هەر کەسێک بتوانێت بەکاری بێنەیە تەنها قادرمەی ناوەوەی هەبووە باسێکی باڵەخانەکەمان بۆ بکە چۆن بووە ئەوەی کە لە زوومی کامیرە دەردەکەوێت بەشی خوارەوە یاخود بەشی یەکەمی باڵەخانەکە کۆمەڵێک فرۆژگای لێە و بەشی دووەم تابقی دووەم شوێنی نیشتەجێبوونە تا تابقی سێم و چارەمیش واتە تابقی دووەم سێم چوارم شوێنی نیشتەجێبوونە بەڵام تابقی خوارەوە فرۆژگان ئەوەی تایبەت بێت بە ڕێڕەوی سەلامەتی فریاگوزاری بەڵێ ڕێڕەوی سەلامەتی هەبووە لە بەشی پشتەوەی باڵەخانەکە کە بەشێک لە بەرکەوتەکان لە ڕێگای ئەو ڕێڕەوە تواندرا ڕزگاریان ببێت واتە ئەوەی کە ئێمە بینیمان ڕێڕەوی سەلامەتی هەبووە بەڵام لە ژوورەوە مەرجەکانی سەلامەتی هەبوونە یاخودنا ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەو لیژنەی کە ڕاستەوخۆ لەسەر فەرمانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەر شەوی ڕابردوو ئەو لێژنەیە پێکهێنرا و چاوەڕێ دەکەین کە سەرۆکی لێژنەکە و ژمارەێک لە ئەندامانی لێژنەکە کەمێکی دیکە بگەنە ئێرە لە هەولێرەوە لە هەولێری پایتەختەوە بەڕێکەوتون بگەنە ئێرە و لەگەڵ ئەو ئەندامانی لێژنەکە لێرە دیاری کراون کە بەڕێوبەری بەرگری شارستانی سۆران لە نێو لێژنەکەدایەکە لەسەر بڕیاری وەزیری ناخۆی حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەر فەرمانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەم لێژنەیە پێکێنراوە کە دەبێت بە زووترین کات هۆکارەکانی ئاگرکەوتنەوەکە و لایانی کەمتەرخەم دیاری بکرێت کەمێکی دیکە بگەنە ئێرە ئێمە ڕاستەوخۆ لەگەڵ ئەوان دەمی سات بە سات بۆ ئەوەی کە لە دانیشتنی گفتوگۆکانیان و دوزار بینینی شوێنەکە و وردەکاری ئەو ڕووداوەکە بخەنە ڕوو وە جگە لەوەش ئێمە سۆڤان تەواوی وردەکاریەکانمان سەبارەت بە قوربانیەکان بەناو ئەدرسی تەواوە لایە بەڵام بەو پێی کە بە شێوەیەکی فەرمی بڵاو نەکراوەتەوە داوایان لێکردی کە ناوەکان ڕابگرین و بڵاوی نەکەینەوە چاوەڕە دەکرێت هەر ئەو لیژنەیە ناوی قوربانیەکانیش بڵاو بکاتەوە کە وەک باسم کرد خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژئاوای کوردستان خەڵکی عەرەب و خەڵکی باشووری کوردستان و خەڵکی دەڤەرەکەشی تێدایە سۆڤان دەمەوێت ئاماژە بۆش بکەم هەر شەوی ڕابردوو جەنابی سەرۆک بارزانی پەیامی سەرخۆشی نرد و سەرۆکی هەرێمی کوردستان و وەک باسم کرد لە دەستپێکی ڕووداوەکەش سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان هاتە سەرخەت و جگە لە پەیامی هاوخەمی ڕاستە و خۆش سات بە سات چاودێری با بڵێن حاڵەتەکەی دەکرد لەگەڵ ئەوەشدا ئیدارەی سەربەخۆی سۆران 3 ڕۆژ ماتەمینی ڕاگەیان لە بەرامبەر ئەو ڕووداوە تراژیدیا ئامێزەی کە لە سۆران شەوی ڕابردوو ڕوویداوە کەمێکی دێکۆک باسم کرد لێژنەکە دەگاتە ئێرە و ئێمەش وەکو تیمی کوردستان 24 یاوەریان دەکەین بەڵێ ئێمە سپاس دەکەن تەیفور محەممەد لە سۆرانەوە سەبارەت بە ڕووداوی ئاگرکەوتنەوەکەی سۆران لەگەڵمان بوویت و زانیاریت پێداین سپاس تەیفور بەردەوامە بین لەسەر بابەتەکانی بەیانی 24 کە باسی خێزانێکەکەین لە کەرکووک هەڵمەتی 16 ڕۆژی ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان ڕاگەنرا لەو چوارچێوەشدا فەرمانگەی تەندروستی کەرکووک چالاکیێکی بەو بۆنەوە سارس کرد و خەڵاتیشی پێشکەش بە ژمارەیەک ئافرەت کرا ئەو کە کاریگەری و ڕۆڵیان لە کۆمەلگادا هەبووە
کە ئاماژەم بۆ کراڵم باسی خێزانێکەکەین کاتێکە هەڵمەتێکە کرێ کە چالاکیەکە کرێ سۆڤان وەکو خانوادەیە کارێک تیاکرێ بە تایبەت لە ئەو بابەتانی پەیوەستە بە بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان چونکە هەر ئافرەتان بە تەنیا ناتوانن ئەو کارە و چالاکیانە بکەن هەڵبەت پێویستیان بە یەکدەنگی و یاخود هاودەستی و هاوکاری پیاوانیش هەیە بەڵێ هەروەکو ئاماژەت پێ کرد دروستە هەر کاتێکە کارێک کراو بە تیمۆرگ بە تیمێک کاری تێکرا ئەو تیمەی تر وەکو خێزانێکی لێدێت خەمیان ئەوەیە کە ئەو پرۆژە ئەو کارە بەرەو پێشەوە ببن و دواتر ئەنجامەکەی ببینن کە ئەنجامێکی باشی لێکەوتێتەوە. اليوم نحضر اليوم العالمي للعنف ضد المرأة. ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژیە دژی ژنان فەرمانگەی تەندروستی کەرکووک گرنگی بەم ڕۆژە دەدات و بۆ ئەو مەبەستە هەماهەنگیمان لەگەڵ فەرمانگەی پەیوەندیدار هەیە و چەند ڕێوشێن و هەنگاوێکمان گرتە بەر چونکە ئافرەت دایک و خوشک و کچە ئافرەت نیوەی کۆمەڵگەی و مامۆستایە. وهي البنت، المرأة هي نصف المجتمع، المرأة هي المعلمة. شانۆکە ئێمە ئەمڕۆ باسی لە وەکو بیرۆکە باسی ئەوەیە کرد کە چۆن دنیا سەرەتا تەنها وێنێکی جوان بووە لە سێوێکەوە مەسەڵەن کە ئادەم دروست بۆ دوایەوە بە قۆناغەکانە کە خێزان دروست بۆ دوایەوە کە باسی ژیانی گشتگیر ئەکا چۆن خانمان لە ناو چوار دیوارە کە بەڵێن بەند دەکرێن دوایەوە ئەم هێزە ئەبێ ئەم ئافرەتە خۆی کۆی بکاتەوە و بەرەنگاربوونەوەیەک دروست بکات لەگەڵ ئەو دیوارانی کە لە دەورا دروست ئەبێ بۆ ئەوەی بتوانێت بگاتە ئەو هەدەفانی کە لە ژیانە ئامانجێتی. یاساناسێ ئەبینم لاوازی یاسا یاخود جێبەجێکردنی ئەمە هۆکارێکە بە توندوتیژی دژی ژنان بە تایبەتی یاساکان ئەگەر پەسەندش کرابێ بەڵام بە جێبەکردەکەی زۆر لاوازە ژنان خۆیان زۆر وشیارین بە مافەکان خۆیان هیوادارم زیاتر وشیارتر من لە مافەکان خۆیان بێنە دادگا داوای مافی خۆیان لێ بکەن ئەگەر هەر توندوتیژیەک بەرامبەریان کرابێت. طبعا هي احنا البنات انه رسالتنا عامه انه مسانده ئێمەی کتان پەیاممان ئەوەیە پشتگیری ئافرەت بکەین لە هەموو سەردەمەکاندا دوور لە توندوتیژی چالاکیەکی ڕاکردنیشمان بۆ بوونەوە ئەنجامدا. يعني انه لا للعنف للمرأة وهاي رسالتنا. پێویستە هەموو کات ڕێزی ئافرەت بگیرێت و توندوتیژی ببڕێتەوە لە ژیانە چونکە زۆر بووە لەم ڕۆژانەیە ئەیبیستین و ئەبینین لە سۆشیال میدیا کە بڵاوە بێتەوە. هیوادارم ئەمە پەیامێک بێت بۆ ئەو کەسانە سەرێک بدەین لە ڕۆژهەڵاتمان لەوێ باسی پێشەنگایەکەکەین کە بە هەوڵی خانەی وێنەگرانی بانە پێشەنگایەکی فۆتۆگرافی بە بەشداری 25 هونەرمەندی ئەم شارە کراوەتەوە. وێنەکانی ئەم پێشەنگایە دەفرۆشرێن ئەوە داهاتەکەی بۆ کڕینی کەلوپەل و پێداویستیەکانی و قوتابخانە بۆ قوتابیانی هەژاری ئەم شارە خەرجەکرێت. لە پراوێزی پێشەنگەکەشدا دوو وەرکشۆپی زانستی لەسەر وێنەگری و هەروەها گەشتێکی وێنەگری بۆ چیاکانی دەوروبەری بانە بەڕێوە دەچێت. بە بەشداری 25 هونەرمەندی وێنەگری خەڵکی شاری بانەی پارێزگای سنا
پێشانگایەکی وێنەگری لەم شارە کراوەتەوە. لەم پێشانگایەدا کە بە هەوڵی خانەی وێنەگرانی بانە لە ژێر زەمینی یەکێک لە مۆڵەکانی ئەم شارە بەڕێوە دەچێت، 40 بەرهەمی هونەری لە 11 پیا و 14 ئافرەتی وێنەگری ئەم شارە نمایش کراون. لە ڕاستی ئەتوانین بڵێن کە ئەمە یەکەم هەنگاوێکە بەم جۆرە پرۆفشناڵ لە بواری وێنەگریە بەڕێواچێت، چونکە ئێمە جگە لە نیشاندانی وێنەکان دوودانە وەرکشاپمان لە ئاسی حرفەیە هەیە کە بەڕێزان و مامۆستایانێکی گەورە تەشریفیان دێت و وەرکشاپ دانن. جگە لەوە ئۆردوویەکی ئەکاسیشمان هەیە کە لە چەند دێهاتی ناوچەی شاری بانە بۆ لایەنگرانی وێنەگری بەڕێواچێت. سەرجەم وێنەکانی ئەم پێشانگایە تایبەتن بە سروشتی دەوروبەری شاری بانە. هونەرمەندانی بەشدار بووش تەمەنیان لە نێوان 12 تا 17 ساڵدایە. بەرهەمە هونەرەکانی بەشدار لەم پێشانگایە دەفرۆشرێن و داهاتەکەشیان بۆ کڕینی پێداویستەکانی قوتابخانە بۆ قوتابیانی هەژاری شاری بانە خەرج دەکرێت. ئامانجی سەرکیەمە لە کردنەوەی ئەو پێشانگایە ئەوەیە کە لە داهاتی فرۆشی وێنەکانمان کە لەو پێشانگایە هەن کەرەسە و کەلوپەل بۆ قوتابیانی قوتابخانەکانی شاری بانە کە کەم لە سەڵات و کەم دەرامەدن بەدی بێنین. هیوادارین ئەو کەسانی کە دێن بۆ پێشانگا بە هیمەتی گەورەی خۆیان بە کڕینی وێنەکانی ئێمە پاڵپشتی ئەو هەنگاوە خێرەی ئێمە بین. پێشانگاکە لە یەکەم ڕۆژی کرانەوەیەوە لەلایەن هاوڵاتیانەوە پێشوازیەکی بەرچاوی لێکراوە. ڕۆژی پێنجشەممە لە پەراوێزی پێشانگاکەدا 2 وەرکشۆپ لەسەر تەکنیکەکانی وێنەگری بەڕێوە چوون و ڕۆژی هەینیش بەڕێوەبەرانی پێشانگاکە لە گوندەکانی دەوروبەری بانە گەشتێکی فێرکاری بۆ هۆگرانی وێنەگری ڕێک دەخەن. کامیل بۆکانی، کوردستان 24. دێنە سەرتەوەری پرۆگرامی ئەم بەیانیەمان. بێگومانێمە لە پرۆگرامی بەیانی 24 تەواوی و بابەتانی کە گرنگن بۆ خێزانێک بۆ کۆمەلگا بۆ تەواوی کوردستان ئەوە دەخەین ڕوو. جا کۆمەلگە لە خانەوادەیەکی بچووکەوە سەرەتا دروستە بێت، تاکەکانی خانەوادە پێک دێت، دواتر کۆمەلگەیەکی وشیار. ئەگەر ئێمە گرنگی بدەین بە تاکی ناوخێزان بە شێوازێکی دروست پەروەردە ببن، ئەوە کۆمەلگایەکی بێگومان چۆنەڵە بێ ئەم لاولە ئۆتۆماتیکی خۆی کۆمەلگایەکی زۆر وشیار و زۆر تێگەیشتوت ئەبێت. بێگومان ئەم پرۆسێ لە سەرەتای دەستپێک یاخود لە سەرەتای پەروەردەی مناڵەوە دەستپێکە. سەرەتای پەروەردەی مناڵی ژەگەڕێتەوە بووە زۆر جار پزیشکان لەسەرەوە کۆکن کاڵن هەر لە سکی دایکیەوە دەست پێکات ئەم پەروەردە و پرۆسەیە و دواتر تاگاتە ئەو تەمەنەی خۆی لە قوتابخانە دەرسە خوێنێت و پێشتریش ئەرکەکەی لەسەر دایک و باوک و بەخێوکەرە کە چۆن ئەم نەوەیە چۆن ئەم مرۆڤە ئامادە بکە بۆ ئەم ژیانە. بابەتێکی گرنگە کە ئامانۆی قسەی لەسەرکەن ئەویش ئەوەیە کە چۆن منداڵ ڕابهێنی لەسەر گێڕانەوەی چیرۆکەکان و چیرۆکەکان چی بن بتوانیت فێری ژیانکردنی بکەی لە ڕێگەی چیرۆکەکانەوە. بۆیە میوانداری کەسێکی شارەزامان کردو لەو بوارە ئەویش بەڕێز شاخەوان عەلی حەمەدە سەرپەرشتیاری پەروەردەیە و میوانی ئێمەیە. بەڕێز شاخەوان بەخێراتی بانیت باشت. ئێمە سەرەتای پرۆگرام باسی ئەوەمان کرد کە چەند گرنگە منداڵ لە خانەوادەیەک پەروەردە بکرێت کە دایک و باوکێکی وشیاری هەبێت بۆی کە دوجار ئەو منداڵە تاکێکی دەروون دروست بێت و بچێتە ناو کۆمەلگاوە. زۆر ڕێگە و شێواز هەیە و تەنانەت زانستیش ئەوەندە جەخت لەوە کاتەوە کە هەر لە سەرەتای منداڵیەوە بێ مرۆڤ ڕابهێنرێت لەسەر شتەکان. ئێمە لە بابەتی چیرۆکەوە دەست پێ ئەەکەین چونکە بۆ خۆی منداڵ زۆر حەزە و گەڕانەوەی چیرۆکە هەر بابەتێکی بۆ باس ئەەکەیت ئەیکا بە چیرۆک دواتر بۆ خۆی. ئەگەر منداڵەکە بڕێک چۆنەڵێ ئاستی وشیاری بەرز بێت و دایک و باوکی شارمەتی دەری بن. چەند گرنگە کە شێوازی گێڕانەوەی چیرۆک لە ناو پەروەردەی منداڵدا هەبێت دایک و باوک گرنگی بۆ بابەتە بدەن. بەناوی خۆی گەورە میرەبان بە حقیقەت کاتێککە باس لە چیرۆکی منداڵان دەکەین یان جێڵانەوەی ئەو بەسەراتانێکە پەیوەستە بە بنیادنان و تواناکانی منداڵ بە تایبەت ئێمە کە باس لە منداڵ دەکەین بەر لە هەموو شتێ پێویستە خودی خۆمان خوێندنەوەمان بۆ منداڵ هەبێ لێکدانەوەمان بۆ ئەو هەیە کە قۆناغەکانی تەمەنی منداڵ بەپێی نەشونماکردن بەپێی گەشەکردنی خۆی
خوێندنەوەیکی زانستیانە بێ لەسەر لەو ڕوانگەوە بابەتەکان ڕنگ بدەنەوە کە ئێمە چ کاتێک دەست بە جێڵانەوەی چیرۆکان دەکەین چ کاتێک پێویستە هەنگاوی بۆ بهاوین ئەوەش لەوەدا سەرچاوە دەگرێ دەبێ قۆناغی منداڵ لە بەرچاو بگیرێ تەمەنی منداڵ لە بەرچاو بگیرێ ئەو ژینگەی لە بەرچاو بگیرێ کە منداڵ پێدا گوزەر دەکات. جا لەو ڕوانگەوە ئەوەی کە زۆر گرنگە بە تایبەتی ئێمە زۆر جەختی لەسەر دەکەینەوە داکو باب ڕۆڵەکی گرنگ دەجێڕن پێشان ئەگەر بابەتێکە بووە بە ناوی لایلایە ئێستا زانست سەردە پێمان دەڵێ لە زیاتی ئەوی لای لێ بکەیت چیرۆکەشی بۆ بجێڕەوە چیرۆکەش بمانوێ نەمانوێت لە کتێبە ئاینیەکان بە هەموو ئاینە جیاجیاکانەوە تەورات ئینجیل قورئانەوانە پانتایەکی تایبەتی تەرخان کردووە سەبارەت بە چیرۆک ئەو بەسەراتانێک کە هەندێکی واقعیە بەشی زۆری واقعیە ناتوانرێ هەندێکی واقعی نییە ئەو بەسەراتانەی کە واقعێن دەکرێت گزارش لە خودی ئەو کۆمەلگای ئەو ژینگەی بکات کە تێدا مرۆڤ تێدا ژیان دەکات ئەوەش بەواتاکی دیکە کاتێک ئێمە باس لە دەستپاچی دەکەین ئەو بابەتێکە پەیوەست نییە بە تەنها گەورەکان دەکرێت مناڵێک لە تەمەنێکی دیاریکراوە لە تەمەنێکی خۆناسیندا گۆشت بکرێ پەروەردە بکرێ بە پەروەردەیەکی جوان و دروست کە بزانێ دەستپاچی چییە بزانێ ڕازگۆیی چییە بزانێ چۆن لەگەڵ دەوروبەرەکەی هەڵسکەوت دەکات. باشە زۆر جار قوتابی دایک و باوکان ئەتوانن لە ڕێگەی چیرۆکەوە منداڵەکان تێبگەێنن کە چۆن ڕێزی دایک و باوکی بگرێ و فێری بکات چۆن بژی چۆن خۆی لە مەترسی بپارێزێت ئێمە چ پرۆسەیەک هەیە چ بابەتێک هەیە کە پێشەوەی مناڵ بخرێتە قوتابخانەواتە پێشتر بۆ دایکان و باوکان هەبێ کە منداڵەکەی فێر بکات خۆی لە دەستدرێژی سێکسی بپارێزێت خۆی لە توندوتیژی دەرەوە بپارێزێت خۆی لە شەڕ و هەتا دووبەرەکی لە نێوان منداڵەکانی هاوڕێی لە کۆڵانەوە هەتا بگرە ناو دایانگە و ڕەوزەکانیش بپارێزێت ئەمە ئاکرێت بە چه شێوازێک بدرێ بە دایکان و باوکان ینی پێشۆی چیرۆک فێری منداڵەکە بکرێت فێری دایک و باوکەکە بکرێت لە ڕێگەی چ چیرۆکێکەوە خۆ ناکرێت هەموو جارێک منداڵێک کە بەم مێشکە سادە و نەرمەیەوە بە حەدیسێک تۆ بۆی فێریکەی ئەمە قورسە بۆ ئەمە مناڵە وەری ناگرێت سەحبی ناکە ئەکرێ بە شێوازێک تر بیگەێنی جا ئەمە چۆن ئەتوانن دایکان و باوکان و بە خێوکاران شەر نیە دایکان و باوکان بێت بە خێوکاران هۆشیار بکرێنەوە لەم بابەتە. هەڵبەتە کە باز لە مەسەلەی منداڵ دەکەین منداڵ بەو پێکاتێک کە هەیەی بەو بیرکردنەوەی کە هەیەی بەو تەمەنەی کە پێیدا گوزەر دەکات داکو باب دەبێ ڕۆڵەکی کارا بجێڕن لەوەی کە چ کاتێک ئەو منداڵە گۆش دەکەن چ کاتێک پەروەردەی دەکەن چ کاتێک دروستی دەکەن بنیاتی دەنێن کە لە داهاتوودا ئەو کەساتی لێ دەربچێت کە خۆیان دەیانەوێت یان ئەو کۆمەلگای کە ئێمە وەکو پێویست دەمانەوێت داهاتویان لەسەر بنیاد بنێن لەو ڕوانگەوە ئەوەی کە پێویستە مەسەڵ وەک داکو باب کەم تا زۆر وەکۆی بەڕێستان ئامۆژتان پێدا کاریگەریەکانی تەکنەلۆژیە کاریگاریەکانی دەوروبەر ئەوانە کەم تا زۆر ڕنگدانەوەیکی نەرێنیان هەیە ڕنگدانێکی ئەرێنیشیان هەیە لە هەمان کاتدا لەسەر خودی مناڵەکە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە داکو باوک بتوانن کۆنتاکتێکی وایان هەبێ بتوانن بەرنامە ڕێژیشی وە بنیاد دروست بکەن کە بزانن ئەو منداڵە چ کاتێک پێویستی بە پەروەردەکردن چکەمە کە باز لە پەروەردە دەکەین ناکرێت و شەو ڕۆژ بە بەردەوامی ئەو منداڵە سەرکۆنە بکەیت دنەی بدەیت بەردام ملی لە بنێ و شتەکانی ئاراستە بکەیت کەواتە کاتێکی دیاریکراومان هەیە ئەو کاتە زۆر گرنگە چکە لە هەموو شتێک ئێمە مەسەلەن زەمانمان هەیە زەمانمان هەیە ئەوجا ئەو پێکاتمان هەیە کە تێدا کاری لەسەر دەکرێت لەو ڕوانگەوە کە ئەو سێشتا ئێمە ئەگە بکەینە بنەما دەبێت داکو باب بزانن ئامۆژگاریکردن هەموو کاتێک ڕەنگە جێی خۆی نەگرێ وەک ئەوەی ئەتوو هەندێک جار لە ڕێی جێڵانەوەی چیرۆکێک بتوانی ناخی ئەو منداڵە بتەنی بتوانی کاریگەری لەسەر ئەو منداڵە دروست بکەی ئەو پەیامێک کە هەتا بە منداڵەکەی بگەێنی بەواتاچی دیکە داکو باب دەبێ بەر لە هەشتێک شارەزاییەکیان لەسەر ئەو ژنگەی هەبێ لەسەر ئەو دەوروبەرە هەبێ لەگە گۆڕانکاریەکان ئاوێتە بوو بن کە ئەوەش خۆی لە خوددا لەوەدا بەرزەسە دەبێت کە داکو باب دەتوانن ببنە قوتبات ببنە پێشەنگ لەوەی
کە ئەو چیرۆکانی کە دەیانێت بەگوێی منداڵەکانیان بدەن چیرۆکەکی سەردەمیانە بێت چیرۆکەکی واقعیانە بێت چیرۆکێک بێ کە بتوانین کەم تا زۆر کاریگەری خۆی لەسەر خودی ئەو منداڵە دروست بکات وەک ئەوەی کە داکوباو دەیەوی وەک ئەوەی کە ئەو شنگەیە پێویستە لە داهاتوودا ئەو کەسەی لەسەر بنیا بدرێت. زۆر باش بەڵێز شاقەوان پەروەردەی منداڵ سەردەمێکەوە بۆ سەردەمێکی تر زۆر جیاوازە لە سەردەمی کۆن پەروەردە تەنیا لە دایک و باوکەوە وەرەگیرا و لە خانەوادەکەیەوە وەرەگیرا ئێستا پەروەردە وای لێ هاتووە هەم لە قوتابخانە پەروەردە وەرەگرێت هەم لە سوشیال میدیا و ئەو ئامێرە زیرەکانی کە لە بەردەستێتی منداڵ پەروەردە دەکرێت و گۆشت دەکرێت چەند گرنگە کە لەم ئاوێتە بوونە ئێمە زۆر وریا و هوشیار بین کە منداڵەکەمان گوێبیستیان خود بینەر یاخود وەرگری ئەو چیرۆکانەیە کە چیرۆکێکی باش ئەمە بەست زیاتر لێرە لە قوتابخانەکانە مادەم ئێمە ئاوێتەیەکمان هەیە لە پەروەردەی منداڵ لە نێوان قوتابخانە و لە نێوان ماڵ و خێزان چی کراوە بۆ ئەوی کە بتوانرێت لە ماوەی ئەو 5-6 کاتژمێرەی کە لە قوتابخانەیە ئەو منداڵە ئەو چیرۆکانی بۆ بگێڕدرێتەوە کە سوودی لێ وەرەگرێت چونکە منداڵ بخۆی وایە تەنیا بەس لە دایک و باوکەوە شت وەرناگرێت جاری وایە مامۆستایەک بۆ ئەو شتێک دایک و باوک پێڵێ منداڵەکە ئەو وەرگرتنەی نیە وەکو مامۆستایەک پێڵێ مەیکە یان بیکە ڕێک ئەو کارە ئەکات کە مامۆستاکەی ئەیەوێت تا چەندەمە کاریگەری هەیە و چۆن ئەتوانێت لە ڕێی قوتابخانەکانەوە گەڕانەوەی چیرۆ کاریگەری لەسەر بێشک ئیمام عەلی وتێکی زۆر جوان هەیە دەفەرمێ منداڵەکانتان وەکو خۆتان پەروەردە مەکەن ئەوەش ئەوەمان پێ دەڵێ بیرکردنەوەی ساڵێک بەر لە ئێستا جیاوازە لەگەڵ ئێستاکەدا ئەوەش ئەگەر ئاکەس بکەینەوە ئەگەر تەکنۆلۆژیا ساڵێک بەر لە ئێستا بە شێوەیەک ڕێچکەی خۆی گرتی بێ ئێستا ڕەنگە لە بەردەم گۆڕانکاریەکان شتی تازە هاتی بێت لە مەسەڵی پەروەردە بابەتێکمان نییە چوارچێوەی بێت لەو چوارچێوە دەرنەچی ڕۆژ بە ڕۆژ شتەکان فراوانتر دەبێ دنیا بینی زیاتری تێدایە چۆن دەڵێ کرانەوەیسی زیاتر لە بابەتەکەی زیاتر شەنوکەوی تێدا دەکرێت ئەتوو ئەو بابەتە ئەگەر بتەوێت بیخێ بەرنەشتەری لێکۆڵینەوە قسەی لەسەر بکەیت قوتابخانە ئێمە زۆر جار کە باز لەوە دەکەین ماڵی دووەمی قوتابیە یعنی ڕنگدانەوەی ماڵە بەسەر خودی منداڵەکە بەڵام بە جۆرێکی دیکە بە شێوازێکی دیکە مامۆستایان هەمیشە ئێمەش ینی ئەوەندەی کە سەردان قوتابخانەکان دەکەین ئەو بابەتانەی کە چیرۆکی تێدا دەجێڕێتەوە بەسەرات تێدا دەجێڕێتەوە ئەوانە زیاتر کاریگەری لەسەر خودی منداڵ بەچێدێلێ وەک ئەوانەی تەنها بابەتێکی وشکن یا بابەتێکی سادە و ساکارن. قوتابخانەش مانوێ نەمانەوێ بە تایبەتی ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو پێشتر کتابی ماسامین باڵدار هەبوو سەری دەکرد لە هەموو منداڵێک حەزی پێ دەکرد ئەمەش بەوانای نییە هی ئێستا ڕەت بکەینەوە پێمان وا بێشتێکی باش نییە بەڵام سەری دەکرد ڕسمەکان سەری دەکرد حیوار ئەو دیالۆگە ئەو گفتوگوی ئەو مناقەشەی کە تێیدا بەرجەستە بوو ئەوە سەنجی منداڵی ڕادەکێشە کە زیاتر لە هەم کتابەکان حەز بە خوێندنەوەی بابەتی کوردی بکات. ئێمەش کە باس لە قوتابخانەکانش دەکەین بە شێوەیەکی گشتی ڕەنگە وەکو پێویست ئاور لە بابەتی چیرۆ نەدرابێتەوە بەهۆی کەمی کتێبخانەکان لە قوتابخانەکان لایەک لە هەماکاتدا بەهۆی ئەوەی کە نەماتوانیوە کەشەکی وا بڕەخسێنین هەرنا خودی قوتابیەکان ئەو ڕۆکە لە هەموو دنیا باو باوی چالاشیە ئەو جم و جوڵانەی کە کاریگەری لەسەر خودی منداڵ بەجێدێت دروستە مامۆستا من ئەمیس ئەلێرە ئەمە ئامانج لە خوێندنەوەی چیرۆک ئامادەکردنی هەر تاکێکار مرۆڤێکە بۆ ژیانی بێگومان ئەتوانرێت زۆر جارەگەر چیرۆکیش نەبێت لە ڕێگەی ئەو هەڵسوکەوت و چالاکیانەوە منداڵ پەروەردە بگرێت جا ئەمە لە دایانگەوە دەست پێکات لە دایانگە دواتر لە باخچەی ساوایان هەتاگاتە قوتابخانە و گەورەتریش چیتان کردو ئێوەکو سەرپەرشتیارانی پەروەردەیی کە بتوانن ئەو کەسانە ئامادە بکەن کە ئەم منداڵە ئەم مرۆڤە ئامادەکا بۆ ژیان دادەیەک لە دایانگەیەک دادەیەک لە باخچەیەک مامۆستایەک لە قوتابخانەیەک بتوانێت زاڵ بێ بەسەر هەستەکانی خۆی و ئەو کاتە بۆ منداڵەکە تەرخانکە و کاتە بۆ مرۆڤە تەرخانکە و فێری بکات چۆن بژی شەرت نییە بە چیرۆک بێت شەرت نییە بە هێنانەوەی بابەتێک بێت گرنگە بە چالاکیەک ئەم منداڵە فێر بکات چۆن ئەمانە ئامادەکراون پێشتر لە چەند بەرنامەیەکیش ئاماژەم بەوە داوە بیرمەندێک هەیە قسێکی زۆر جوان هەیە
دەڵێت کاتێک چیرۆکێکم بۆ دەجێڕنەوە پاش ماوەی دیاریکراو لە مێشک و هزرم دەبینێ و دواتر کۆتایی پێدێ بەڵام دەری کاتێک کە خۆم چیرۆکەکە دەخوێنمەوە ئەویش هەر تەنها بۆ کات و وادێکی دیاریکراوە ئەویش بە هەمان شێوە بوونی لە تێڕوانین و دید و بۆچوون و مشکی مندا نامینێ بەڵام دەری هیچ کاتێک ئەوە لەبیر ناکەم کاتێک کە بەکردار لەسەر ستەیج لەسەر تەختی شان و بەشداریان پێکردم ئەوەی کە زۆر گرنگە لە هەموو ئەوستانی ئێمە قسەی لەسەر دەکەین بەشداری پێکردنی خودی تاکە وەک منداڵ ئەوجا ئەو ڕۆڵی کە پێی دەدێت ڕۆڵەکی گەورەیە یان ڕۆڵەکی بچووکە بەڵام بەشێکی گشتی کاتێک کە باس لە ناوەندەکانی خوێندن دەکەین تەنها مەبەستی سەرێکیمان هەر تەنها پەروەردە و پێگەیاندیان فێرکردنەکە نییە ئەگەر پەروەردەیەکی تەندروستیەدا بەرجەستە نەبێ بەواتەچی دیکە جێڕانەوەی چیرۆک کاریگەری زۆری هەیە لەسەر هەموو ئەوانەی ئێستا کە سەیری سۆشیال میدیاش دەکەی ئەوانەی کەوتاری ئاینیان هەیە ئەوانەی کە دەیانەوێ بابەتێک بوروژێنن ئەو بابەتە نەوی جەنات باس کرد پەیوەندی بە سێکسیەوە هەیە پەیوەندی بە ڕەوشتەوە هەیە پەیوەندی بە بەها کۆمەڵایەتەکانەوە هەیە هەموو ئەوانە کەم تا زۆر کۆمەڵێک ڕووداومانەیە کۆمەڵی چیرۆکمانەیە کۆمەڵە بەسەرهاتمانەیە ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە چۆن بتوانی ئەو ئاماجە بپێکی کە تێدا مەبەستە بەڵێ دەستخۆش سپاس دەکەین چونکە کاتەکەمان هەرەوەنەوە حەزمانە کرد کە بابەتەکە درێژە بخایێنێت بەڵام ڕستەکانی جەنابەت بە شێوەیە کە دوای ڕستەکان بمێنێتەوە کوێستا خۆت باست کرد دواشتەکان کەمتر ئەمێننەوە بۆی کە زیاتر کاریگەری هەبێت ویسمان کۆتایی بە ئەم بڕگەی بینین لەگەڵ جەناب تا سپاس دەکەین سەرپەرشتیاری پەروەردەیی شاخەوان عەلی حەمەد کە لەگەڵمان بوویت و سپاس بۆ ڕاوێژەکان زۆر سپاس گەلێک مەمنون سپاس بڕگەی لەگەڵ ئەحمەدی خانی لەلایەن جاندۆست نووسەر و لێکۆڵەری ئەدەبی پێشکەش دەکرێت. بینەر و تەماشەوانین هێژە جارێکە دنج ئەکرانە کوردستان 24 ئەم تێنە باهەv و لەگەڵ خانی دەمەکێ دبهرن. دخەلەکە بەرێدە ji ber ku dema me nema me nikaribû ew malikên me xwendî hemûyan şirove bikin. Divê xelekê de em ê berdewamiya wan bibêjin. Medît Ehmedê Xanî berê xwe daye saqî, berê xwe daye meyger, dibêje meygero were, camekê ji min re bîne, peyala meyê ji min re bîne, qurtek be, gulpek be jî, dilopek be jî, birjîne wê cama cemşîd, cama cemşîd jî me şirove kir bê çi ye? Da ku ji min ve xuya bibe rewşa me, ez nas bikim sebebê bindestiyê, sebebê vê rewşa me ya xirab. Ehmedê Xanî wisa dibêje, em gihîştibûn malika xwe a ku dibe قد ممكن أفج شرخي لولب طالع ببتن جبوما كوكب شرخي لولب أو شرخا دنياي كد زيفرة مينا لولبك هرد زيفرة هرد زيفرة هرد زيفرة تيوي واتهي كل روش وكا خنامينن إيرو لجورة سبا لجيرة لآ كردان وكو أحمد خاني قوتو بود مالكا كباريدا چما روشاما هر وك خويا چما دي الاستوابة وينها ببيجة قد ممكن أفج شرخي لولب طالع ببتن جبوما كوكب طالع ببتن يعني هلي دركبة خيا ببه ستيركا مجي خيا ببه ستيركا مجي قش ببه العزمانا ستيركا سرخبونا ما ستيركا دولة بونا ما ستيركا جبندستير رزقار بونا ما بختي ما جبو مرا ببتيار جارك ببتن جخابه الشيار بختي ما ببا هفالي ما ببا ياري ما ببا دوستي ما ندج مني ما بأف بختي ما ببا دوستي ما كو آزادية ما بيدا ببا جارك ببتن جخابه الشيار دفردا أحمد خاني لشونا خوي خاب بكارتينا خاب جي وكم دزانن بيفا فارسية بمعنى خويه أحمد خاني وكلاسيكين ما قالك جاران هالبستين خوا ببيفين بياني دنقشاندن اويا نكيمانية جوانرا لأو هنرك جوان كاريكا لغور بيفانين روان بيجيا كلاسيك تشتكي باش بو نها ممكن ام ببيجن شاوا از بيجن جخاب شيار بو نا ام نكارن ببيفانين خواهي نها رخناي لتكستك بري 300 صالي بكن بيفانين ويدا مي تشبون نرخين جوان كارية تشبون ام بيجن قاعدين
بەلاغەت و ڕەوانبێژیە چ بوون ئەمێ گۆر وێ بپیون و ئەمێ بنێرن کوێ ڕەوانبێژیە جوانە ئەڤ هەلبەست خۆشکە ئەم گەلێک کەس بێژن پەیوێ عەرەبی جەم ئەحمەدی خانی پر یا جەم جزیری پر نا ئەو پەیوانە بقەسد هاتنە بکارئانین لە گۆر وێ دەمێ جوانکاری بوو خۆشکی بوو نەعیبەک بوو نەکێمانی بوو بەلێ ئەم ڤەگەرن مژارە خوا بەختێ مە ji بۆ مەرا ببت یار جارك ببتن جخاب هشيار رابط جمجي جهان پناهك پیدا ببتن ما پادشاهك أفا نقطة هري گرنگ دم مموزينه ده أفا كو مموزين جبوه هاتيا نفيسين مسألة چيه رابط جمجي جهان پناهك جمجي ملكك چه ببه شاهك چه ببه پیدا ببتن ما پادشاهك ميرنشيني هبون شخوا ئەحمەدی خانی دەبن سیا میرەکیە بازیرێ دەبوو کوسەنجەق بوو لە جزیرە بۆتا ژیا بوو میرەکی ور هەبوو میرەکیە کووردا گەلک بوون ینی نیف سەرخوابوونەک هەبوو ئەحمەدی خانی پێ نەرازی بوو ئەحمەدی خانی یەک سەر ئەشکەرە پر دیار دەولەت خۆستیە پادیشاهک خۆستیە پادیشاه تێ چ واتەیە پادیشاه تێ واتەیە تاجێ کو نیشانە دەسەڵاتداریەیە عرش و پەرەیە سکەیە و پەرەیە بناوێ دەولەتێ هەبن ئەوە سەرخۆبوونە بتەمامیە نەمیرێکیە دبن سیا ئۆسمانیان دا یا دبن سیا سەفەویان دەبە نەمیرێکیە میرنشینیا بابان و ئەردەلان و بەهدینان و حەکاری و بۆتانە نا دەولەتە سەرخۆبوونە ئەحمەدی خانی گەلێک بە ئەشکەرایی ئەف خۆستیە وەک من گوت ئەف نقطەیە هەری گرنگ ئاگۆ ئەحمەدی خانی ji bo wê memûzîn nivîsiye û gotiye min ji bo vê fikrê memûzîn nivîsiye ev e padîşahekî me hebe dewleta me hebe rabit ji me jî cîhan penahek peyda bibitin me padîşahek şîrê hunera me bête danîn şîrê hunera me bête danîn qedrê qelema me bête zanîn çima gava ku serxebûn çê bibe dewleta mirovan hebe şîrê hunera şûrê hunera wî وی بلند به وی هنراوی دیار به وی هنراوی دستهلات به هنراوی زمان جی تیده هیا وی زمانوی نقده خبه وی زمانوی سربست به پرتوکینوی وی زمانوی درکبن بی ترس بی پرس بی اشکنجه بی لیدان وکو گل باکور کردستانی و لی روج هلات و لی روج آوا همو چه دبو که زمانی کردی حتی نها دبن چوساندنه ده شیر هنرامه بیت دانین قدر قلمامه بیت زانین راسته ئەحمەدی خانی کو ئەوژی دەولەتەکە ئازاد و سربخوا دەبا وێ وەک شاعرێن دنیای ئەوێ و قەدرێوان گەلک بوو مەزم بوو وەکەم بێژن شاعرێن بەڵاتێن بارەگاهێن سەفەویان دە بارەگاهێن ئۆسمانیان دە بەرهەمێوان ئەو قاسە ڕەنگین ئەو قاسە بنەقش ئەو قاسە خۆشک وەکو ئەم بێژن شاهنامەیە فردەوسی یان ئەم ببێژن سەلیمنامەیە وازنە شاشمێم شکریە شاعرێکی ji بۆ سوڵتان سەلیم و دبێژن ئەسڵ کوردە داستانێک نویسی گەلێکی گوهدانێ بە سەدان نوسخەیەن جوان خۆشک چێ ببوون لێ مەموزین مەلایەکی لڤی قونجی نسخ کریە یەکی ور دەستخەتێک ژێ چێ کریە دەستخەتە دەستی ئەحمەدی خانین نەدیارە ناوێنەیەک لەسەر هەیە نە تشتێک گوه نەدانێ چما دەولەت تو نەبوو ئەگەر دەولەت هەبوویە وێ قەدرێ قەلەما نویسکارن وێ دەولەتێژی هەبوویە ji بۆ wêjî berî ku dewlet hebe ez dixwazim vê jî bibêjim ji bo dasthilatdarên Kurdên vê serdemê berî ku dewlet çê bibe divê qedrê qelemê were zanîn divê nivîskar li xwe neheyrin divê nivîskar ne bibin parsekê ber vî derî wî derî jiyana wan jiyaneke bi rûmet be bikaribin berhemên xwe bikaribin hunera xwe wêjeya Kurdî zimanê Kurdî xweşik biparêzin xwedî lê derkevin ev yek ji wasiyetên Ehmedê Xaniye û yek ji daxwazên Ehmedê Xaniye derdê me bibînitin îlacê ilmê me bibînitin rewacê eger dewlet hebe ji xwe derdê me çareser dibe derman dibe îlaca derdê me çê dibe nexweşiya me namîn nexweşiya me bindestiye bi dewletê çareser dibe li vir careke de em digihên dawiya bernameyê bimînin di xêr û xweşiyê de heta xelekeke din
لەگەڵ خانی بمینن لەگەڵ کوردستان 24 بمینن. بەڵێدەین سەر بابەتێکی دیکە باس لە یەکێک لە گوندەکانی سنووری قەزای ئاکرێ ئەکەین بە ناوی گوندی باشقاڵاغا ساڵانە لە کۆتایی وەرزی پاییز لەلایەن جوتیارانی گوندەکە و دەستەکرێت بە ڕێنینەوەی زەیتون و ئەوان لەسەر شێوازی کۆنی باب و باپیریان ڕۆنی زەیتونی لێ بەرهەمەهێنن. بەڵێ ئەم ڕۆنە کە بەرهەمیەهێنن دواتر لە نێو بازار ڕایفرۆشنەوە هاوکارمان ئاری حوسێن بە دوواداچوونێکی کردووە بەیەکەوە ئەیبینین بزانین چۆن بە چ شێوازێکی کۆن زەیتی زەیتون دروست دەکەن و دواتر ئەیفرۆشنەوە. بەلام لە گوندی باشقاڵاغات گەلوەینە سنووری قەزاواکرێ دیارە ئەف گوندەت کەویتە ئالیە ڕۆژهەڵاتە سەنتەری قەزاواکرێ و بدوریە 3 کیلومتران و گوندێکی بناودەنگە هەبوونا گەلک ڕەزوباغێن دار زەیتونان ji ber ku kevîtet nava navçeyeka çiyayî da elvî de mêsalê xelkê vî gundiyan ku cûtiyarên vî gundî radbin zeytûnê xwe çinin û tîn nevî ciyev jê ku kevîte pişmek û pêratê de gotin mehsere elvêrel ser vî mehsereyî ew zeytî ji zeytûnan dertînin bawekê 100% xomalî zeytî duristken zeytê xomalî elvêre de ez dixwazim ku bizanim îdiya çawa vî zeytî durist dikin bi çawekê de duristkirin ez dixwazim ku gelvan cûtiyara xwe bavim qurban spêdehiya baş bitin û mandîne bin eger me behsa vê dê bikey ev çi kar engil vêre dikin çi bijne vî cihî û herisan jî çend demjmêran vî karî dikin heta ku zeyt durist bîtin. بله ئەوە پشتی وەختی ئەم زەیتونە چنین دینە سەر مەحسەری ئەوێت بژنێ مەحسەرە لێرە دەبیت 3-4 نەفەرێک مەهەب من یەت شولێ مەسەلەن ئێک دەبیت ئاگری خۆشکەتون ئێک دەبێت ئاوەگەرم طبعاً دەبیت مستەمر ئاوەگەرم ئەوی دۆکەت تالیسی دۆکەت تالیس طبعاً نزیکی 5-6 حتا 7 کیلۆ زەیتونێت ناودا لێرە ئێک دەبیت بەردەوام بگەفشیتن لەسەر تالیسی بیتن ئەف زەیتە دیچتە خۆری چەت حوزە مەحسەرێدا حوزە دیچێت حوزێدا ئاو و زەیت پێک بەتەمان وەختی چوێرێ لێرێ ئاو چ دەبینی زەیت سەردکەویتن وەختی مەحسەرە تژی بوو دێ محاولیکەین ئێک هەبیت ئەوی زەیتی بهەلینیتن بەلی گەلک سپاس بۆ تاس خۆزم زیاتر ئەم گەنگەشێر سەری باباتی بکەین دیارە کوێ گۆڤیا و مژیلی دروستکردنەوە زەیتینە قوربان ئەگەر تژ بوو مشکەرەمە خۆ بیا فێرە بەحسا وێن دێ بکەی ئیدی پشتی کونگو ئەف زەیتە دروست کرد ئەف زەیتی کوت بژنێ 100% خۆمالیان کوێ کوردەواری پشتینگی دێ چلێکان بازاریوی چەوە بۆ کێرێ چیت بله پشتی ماف زەیتا حاضر کرد ما درست کرد طبعا بڕێکێکە زۆرە زەحمەت تێتا حاضرکردنا زەیتە ئەم زەیتێ خۆ خەلکێک هەی تەڵەبیە خاصیال سەر هەیوی زەیتەی چونکە زەیتەکە 100% خۆمالیە بڕێکا باپیرە تێتە چێکردن ئەم دەینە خەلکی خواستکردن و ئەم بازاریشدا ساختکەینەوە دوکاندارمێتەی تەڵەبیال سەر هەی و حتا بگرەمە بۆ عێراقێ بۆ دەرڤەی عێراقێمە هەناریە و کیلۆوی هەتا 25,000 هەتا 30,000 سەر ساڵێت میتەوە ئەگەر ڕێژێکە زۆرکێن بێتە چێکردن گرانترە طبعا ئەگەر زۆرتر بی دێ ساراوی ژێتە خۆری بەلێگەر سپاس ئەگەر تو بچێف جێخۆ منەکێ نیشان بدەین هێشتا دیمەنان دیارە کو ئەف جێ ئەو لێ کارتکەن بژنێ مەحسەرە ساڵانە الڤی گوندی گوندێ باشقاڵاغا ئەو هەمی خەلکی گوندی دێ زەیتونێت خۆینتە vêre û dikene zeyt zeytûnatî nederê wek wan gotî 5 demjimêran hinda caran heta ku 8 demjimêran divêt ew li ser yek telîsî av vî awayê ku heyî bikevin heta ku zeyt û av jêk bîne cudakirin û paşan ji ew binet bazarê di wekî ku da diyarkirin jî êdî ev zeytê wana xasteka zûral ser heye ji bilî ku bû bajarên Kurdistanê Iraqê çêt heta bû dervey Iraqê jî yê hatiye rawanekirin. سۆڤان هەندێک بەرهەم هەیە کە هەرچەنە ئێستا بە پیشەسازی کرێ بە شێوازێکی زۆر مۆدێرن لە کارگەکان بەرهەمە هێنرێت بۆ نمونە زەیتی زەیتون بەڵام کەسانێکن هەر حەزیان بەو شێوازە سروشتیەیە پێیان وایە کە ئەوە سروشتی بەرهەمەکە لە دەست نادات بەو شێوەیە بەرهەم دێن بەڵێ هەر لەسەر شێوازی باو باپیرانیان ئەو کارە دەکەن کە پێشتر کراسە بۆ نمونە هەر لە پرۆگرامی بەیانی 24 ئاماژەمان بۆ کرد کە کەسێک هەیە ئاردی خۆی و گەنمی خۆی تەنیا ئەباتە ئاشێکی زۆر کۆن کە ماوەی زیاتر لە 6 ساڵە ئەو ئاشە هەیە بێگومان لەلای هەندێک لە ئێمە و تام و چێژە کە ئەبینین لە شوێنێکی وا بەرهەمە هێنرێت بەو کولتورە کۆنەی کە لەسەر شێوازی باو باپیرانمان پێڕاهاتوین تام و چێژ و لەزەتێکی ترێسا منەوە نەبوو لەگەڵ تۆ سەر بتم هاژەوە توش هەستەکەیەوە بەڵام بێگومان لەگەڵ پێشکەوتنی شارستانیت پێشکەوتنی بواری پیشەسازیش گرنگە لەوانەیە بە شێوازێکی باشتر سوودی لێ ببینێ و چەندین سوودی دیکەشی هەبێت
ئامانجمانە لە ڕێگەی بانی 24 هەموو بابەتە تایبەت و سەرنجڕاکێشانە بۆ ئێوە نیشان بدەین تا بەیانێکی باشتان هەبێ هیوادارین کە ڕۆژەکەتان بە باشی بڕوات و دووبارە سپاس کە بینەروی سەرمان بوو خواتان لەگەڵ و ماڵاوە.